هێزێک نابێتە تیرۆریسکە داکۆکی لە کیانی نەتەوەی بکە، هێزێک نابێتە تیرۆریسکە هەوڵی پاراستنی ویان بەدەستهێنانی مافڕەوەکانی نەتەوەی بکە. بەدڵنیایی ئەمڕۆ پەکەکە هەڵگری پەیامێکی ئاشتی و ئازادی خوازانەیە و هەم سەرۆکەکەشی بەو پەیامە چۆتە زیندان. بۆیە جێی خۆیەتی هەمومان بەشدار بین لەو کەمپینی دەرکردنی پەکەکە لە لیستی تیرۆر کە ئەوەی کە تیرۆریستە ئەوانن کە وڵاتی ئێمانداژی کردووە، مافی نەتەوەی ئێمانداژی کردووە. هێزێک تیرۆریست نییە کە داوای بەدەستهێنانی مافڕەوەکانی نەتەوەکەی خۆیەکە. بۆیە منیش وەک هونەرمەندێک و داوا لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی دیکەی کوردی ژەکەم کە بەڕاستی لەم کەمپینەیە دەیان و سەدان خەڵکی تایە کە کورد نین لە نەتەوەکانی دیکەن داکۆشی لەو هێزە کوردیاکەن کە لە لیستی تیرۆر بیهێنە دەرەوە. منیش وەک هونەرمەندێک ئەو داوایم هەیە بۆ سەرجەم هونەرمەندان و ڕۆشنبیران و خەڵکی دڵسۆزی کورد کە لەو کەمپینە بەشدار بین. هێزێک کە مای سەربەرزی کووردە، هێزێک کە داکۆکی لە کیان و هەیبەت و کەرامەتی نەتەوەیەکە کات بەرامبەر بە دوژمنێکی خوێنخۆر، بەرامبەر بە دوژمنێک کە هیچ مافێک بە نەتەوەکەی ئێمە نادات. ئەبێ هەمومان بەشدار بین لەو کەمپینەیە. زۆر گرنگە، زۆر گرنگە، چونکە بەڕاستی ئێمەی کورد یعنی ئەوەی هەمانە و نیمانە ئەوەندەیە دایمە ژێردەستە بووین، دایمە لە ژێردەستی دەوڵەتانی ترا بووین. بۆیە کۆکردنەوەی ئەو واژۆیە ئەڵبەتە من بە دڵێکی زۆر گەورەوە ئەڵێم ئەگەر هەموو کوردێک ئەو واژۆیە نەکات بەلای منەوە یعنی کوردی ڕاستەقینە نییە. وەڵا بێ هەموو واژۆکەین، یعنی ئەگەر ئەوەی واژۆ نەکات لای من خائینە. ئەم هەڵمەتە بگرنە بەر بۆ ڕزگارکردنی پەکەکە لە لیستی تیرۆر، چونکە ئەوان شۆڕژێرن، خەبا دەکەن دژی دیکتاتۆریەت، دژی ئەتاتورک، دژی داگیرکردن. لەبەرەوە پێویستە هەموو کوردێک هونەرمەند بێ، شاعیر بێ، نووسەر بێ، یان گۆرانی بێژ بێ، یان کابرا نەخێنەوار بێت، ئەبێت واژۆی بکات و هەوڵێکی جدی بدا بۆ لەناوبردنی دەسەڵاتی دیکتاتۆریەت. دەستی دیکتاتۆریەتە، دەستی تورک خۆیەتی، چونکە تورکیا لەو پەڕی هەوڵان و لەو پەڕی کاری بووە کە ئەوان لە لیستی تیرۆر دەرنەچن، چونکە ئەگەر هاتوو لە لیستی تیرۆر دەرچوو ئەوە دیکتاتۆریەتی تورکی قبوڵی ناکرد.